لە دوای بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بەشێک لە شۆفێرانی مینیپاسەکانی سنووری ڕانیا چوارقوڕنە حاجیاوە کرێی گواستنەوەیان زیاد کردووە. ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی لێ کەوتووەتەوە. ئەو شۆفێرانی کرێکەیان زیاد کردووە ئاماژە بەوە دەکەن ئەم بڕیارەیان بەناچاری و لە بەرامبەر گرانی نرخی بنزین و سوتەمەنیدا داوە تا بتوانن بژێوی خۆیان دابین بکەن. هاوکات بەشێکی دیکەی شۆفێرانی هێڵەکان هێشتا پابەندن بە نرخە کۆنەکە و کرێی هاتوچۆیان وەک خۆیان هێشتووەتەوە. ئەمەش جیاوازی لە نرخەکاندا دروست کردووە. بەخوای ئەوڕۆم بەزیم بەگران تێکردووە هەفتەکەیکە نهاتبووم درێ بۆ ئیشێ بەزیم تێکرد و بە ساریی مناس بە 150 بەڵام ئەوڕۆ بە 1300 تێکردووە. بەخوای زەحمەت دەرێنێ دەبێت زیادی کەین خەڵکەش زۆری زیادی کردووە بەڵام بەخوای من جارێ تا خەڵکە هەمووی زیاد نەکە ئەمن زیادی ناکە وڵاتونێ تا لەگەڵ شۆفێرێک و نەفرێک خەریب بێتە شەڕشێ 150 ئەوە ناکۆکی دروست کردووە لە بین نەفەر و شۆفێری. ئەرە وەڵا ناکۆکی هەیە خستمەنی ئەدی هەر بێحساب زیاد بووە غاز بنزین هەمووش لازم زیاد نەبووە. ئێستا حتا هێوارێکی بکەی 5,000 ناکەی دەریش نایانێ و ئیشەکەش نییە ئەیشەکە کەمە بڕیارەکە ئەوە یاقسەت بۆ ناکەم هەندێکیان وەردەگرن هەندێکیان بەسەر لە کابراسەیەک ڕۆبیەکە تارەم هەیەوێ دێەوە هەیە نادێەوە. هاوڵاتیانی ناوچەکە نیگەرانی خۆیان لەم گۆڕانکاریە دەربڕیوە و ڕایان گەیاندووە بەرزبوونەوەی کرێی گواستنەوە هاوشێوەی سێکتەرەکانی دیکەی بژێوی بارگرانی و قورسایی زیاتر دەخاتە سەرشانیان. ئەوان داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەن نرخەکان ڕێک بخەنەوە ڕێگا نەدەن کێشەی گرانی سوتەمەنی لەسەر حسابی هاوڵاتیان چارەسەر بکرێت. کرێ هاتوچۆش گران بەنزین گران ئەوانش گرانیان کردووە مەسەلەکە ئەوەی ڕاستی ئەوش دەبێتە بارقورسیش. ئارێ وەڵاویش بارقورسێ چکەی لەسەر شانی میلەت بەڵێ ئەرێ وەڵا ئەوەی دێ شتێک دەخات سەر شانی میلەت هەر لە میلەتیش بۆ میلەتێ و دا و فرۆفیە لە ڕاستی هەر میلەت زەرمەند و خور بەسەر و ماڵوێران وڵا ڕۆژ بۆ ڕۆژ شتەکان گران دەبن و لەسەر هاوڵاتیان قورس دەبێت. زائیدی بەدادی کابرا دەڵێ هەڵ دەڵێن ئەو ساڵ خۆزگەمان بە پار ساڵ بۆ ساڵێ خراپتر دەبێت. بارقورسی ئەرەوەڵا بارقورسیە بەڵام بەسەرێکی ئەوانش حەق خوانە لەبەرەوەی تۆ بنزین گران دەبێت یان شت گران دەبێت مەجبورەویش گرانی کە کابرا بۆی تێنڵانەوە سارێ تاایە بنزینە هەموو لایە خراپبوونە کابرا مەجبورێکی گرانی کە بەڵام ئەگەر بێت و ژیانی خەڵکی خۆشکردن و بنزین هەرزان بێتەوە خەڵکی ژیانی خۆش دەبێت و لای خۆیەوە بەڕێوبەری گواستنەوە و گەیاندنی ڕاپەڕین زانیاری بە پەیامدا و ڕایگەیان ئەوان وەکلایەنی فەرمی هیچ بڕیارێکیان بۆ زیادکردنی نرخی کرێی هاتوچۆ دەرنەکردووە. ئێستا بەهۆی ئەم دۆخەوە شۆفێرانی ناوچەکە بوونەتە دوو بەشەوە بەشێکیان بە نرخی پێشوو بەشەکەی دیکە بە 250 دینار زیادکردنەوە سەرنشینان دەگوازنەوە. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە و دەڵێن دەبێت داواکاری خاوەن پاسەکان لە بەرچاو بگیرێت بەڵام کێشەکە حکوومەت چارەسەری بکات نەوەک ئەویش دیسان بگەڕێتەوە سەرشانی هاوڵاتیان و ببێتە بارگرانیەکی دیکە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.